جوڵانەوەی عێراقی نیشتیمانی لە پەرلەمانی عێراق خاوەن 8 کورسیە و یەکێکن لەوانەی واژویان لەسەر هاوپەیمانێتی ئیدارەی دەوڵەت کردووە. سەرۆکی جۆڵانەوەکە کە هاوکات ڕاوێژکاری سەرۆکوەزیرانی عێراق دەڵێت سوودانی پێشپەسەندکردنی بودجە جەخت لە ڕێکەوتنی سیاسی دەکاتەوە. يعني الرؤى التي تحتمدها السلطة التنفيذية في تقديم مشروع ئەو تێبینیانەی دەسەڵاتی جێبەجێکار و سەرۆکوەزیران کاری لەسەر دەکاتەوەی کە ڕێکەوتنی سیاسی بکرێت ئەوجە بودجە بەسم بکرێت، چونکە بودجە بە ڕێکەوتن نێدراوەتە پەرلەمان و هەر گۆڕانکاریەک ڕێکەوتنەکان تێک دەدات. شارەزای سیاسیە و ڕای وایە ئەگەر پەرلەمانی عێراق هەردوو مادەی 13 و 14 بەبێ ڕێکەوتنی سیاسی تێپەڕاند دەبێت لایەنە سەرکیەکانی ناو ڕێکەوتنی یەکەم سکاڵا لە دادگای فیدراڵی تۆمار بکەن. دوای پەسەندکردنی گۆڕانکاریەکان لەلایەن پەرلەمانەوە بەپێی دەستور دەتوان لایەنەکانی خاوەن ڕێکەوتنی یەکەم کە لە نێوان هەرێمی کوردستان و عێراق کراوە لە دادگای فیدراڵی سکاڵا تۆمار بکەن و پرسەکەیەک لا بکەنەوە. دوای گۆڕانکاریەکەی لێژنەی دارایی لە مادەی 13 و 14 بودجە ئێستا دوو ڕێگا لە پێش لێژنەکەدایە: گەڕانەوە بۆ ڕێکەوتنی یەکەمی نێوان حکومەتی هەرێمی کوردستان و عێراق یان دەنگدان لەسەر ئەو گۆڕانکاریانە بەبێ ڕازیکردنی لایەنێکی ئیدارەی دەوڵات. ئەمەش ناکۆچیەکانی نێوان هەولێر و بەغدا دەگەڕێنێتەوە خاڵی سەرەتا. ئاکان فەهمی کوردستان 24 بەغدا.